السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار بخاطر گورەی خۆی، بخاطر اسمی عظەمی خۆی، بخاطر میهرەبانی خۆی بارانی بەڕەحمەت بارێنێ بەسەر هەموو لایەکمان. خوای گەورە دەرگای ئاسمانمان بۆ بکاتەوە و دەرگای زەویش بە تاوان و سەرپێچی و گوناحی ئێمە و خەڵکانی تر نەیکا لەگەڵمانە، بە میهرەبانی خۆی لەگەڵمانە بکە. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی بەڕێز، میوانانی ماڵی خوا، لە وتاری ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین جارجار خوای پەروەردگار یان لەوەیە ساڵانێک یان لەوەیە شنێک زۆرتر یان کەمتر خوای گەورە بارانمان لێ بگرێتەوە، بەڵام ئەبێ ئێمە بە واقعی خۆمان واتە بیسەلمێنین خوای متعال جەلە جەلالوهو بۆ باران دەگرێتەوە، بۆ ئەوەی دەرکی نیعمەتەکانی خۆی بکەین. گەورەترین نیعمەت لەسەر زەویدا ئاوە. خوای پەروەردگار دایەتی پێمان هەموو شتێ لە ئاو دروست کراوە. خدای متعال دەفەرمێ و پاشانش ئەوە بزانین ئەگە باران نەبێ ژیان نابێ، چی لەسەر زەوی و چی لە ئاسمان. ئەوە تا ساڵێکە ئەچێت بۆ دووەم ساڵ، وشکە ساڵیە، خوا نەکا و خوا پەناماندا ئینشاءالله وا نابێ ئەگە چەند ساڵێکی تر بێ هەمومان بە هیلاکەچین. باشە ئێمە ئەو کاتە چی بکەین؟ باشە چی ڕێگایەک بگرینە بەر بۆی بتوانین خوای متعال جەلە جەلالوهو بەزەیی بە ئێمە بێتەوە یان بەزەیی بەو گیان لە بەرانە بێتەوە کەوا لەژێر دەستی ئێمە ئەژین و ئەو کاتە لەبەر خاتری ئەوان یان لەبەر خاتر منداڵێک یان پیاوە بەتەمەن یان لەبەر خاتر میهرەبانی خۆی. لە قورئانە تەماشا بکەین، ئەچینە قورئانی پیرۆز. خوای متعال جەلە جەلالوهو دەفەرمێ ولقد أخذنا آل فرعون بالسنين ونقص من الثمرات لعلهم يذكرون. واتا فرعون وآل فرعون من چی کرد؟ خوای متعال فەرمێ ساڵانێک وشکە ساڵیمان هاورد بەسەریاندا. بۆچی؟ وەکەممان کردەوە بەرووبوومی سەرزەوی و بەرەکەتی ئاسمان لەبەر ئەوەی لعلهم يتذكرون، بۆی کەمێ بیرکەنەوە، کەمێ فکریان بجوولێنەوە، کەمێ هۆشیان بێتەوە، بەرگێ بکەنە خۆیانە، بە ئاگا بێنەوە. ئەمە قورئان لەگەڵ بەنی ئیسرائیلە، لەگەڵ فیرعونە، بەڵام ئەم ئاەتە لە هەرچی زەمانێکە باران نەما یان کورد بووەوە یان باران کەم بوو، خوای گەورە ئەم ئاەتە بۆ ئەو گەلە و ئەو قەومۆش ئەبێ. ئەمە بە پێغەمبەری خوا فەرموویەتی خوای متعال، پێغەمبەرش نەقڵێکا لە قورئانشا. ئەم ئاەتە پیرۆزایە لە سوورەتی ئەعراف ئاەتی 130 وتیانە ئەمجا ئەفەرمێ خوای پەروەردگار باسمان بۆ ئەکا ئەگەر وابوو فەئیذا جاءتهم الحەسەنەة قالوا لنا هذه. بۆ وایە؟ چونکە بەندەکان لە کاتی بەنی ئیسرائیلە ئەگە چاکەیەک بووایە لە دنیایە، هەر چاکەیە لە هەر کوێ بووایە، گشتی خۆیە کردە ساحیبی. ئەم زەمانەی من و تۆیە. ئێستا هەر بەردێ لە ئاسمان بێتە خوارەوە چاک بێ، گشتی خاوەنێتی. هەر بەردێ لە شوێنێک بێت خراپ بێ، گشتی ێژێ من نەبووم ئەو بوو، ئەو ێژێ ئەو بوو، ئەو ێژێ ئەو بوو، گشتی خۆی لێ دەرەکە. جارجارش گشتمان خۆمان تەبەڕا ئەکەین ونعوذ بالله، ئەیدەینە پاڵی ئیسلام، ئەیدەینە پاڵی قورئان، ئەیدەینە پاڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمە خوای گەورە لە قورئاندا ئاماژەی کردووە، بۆیە حەزەکەم ئەم دوو ئاەتە بکەینە وتارێک لە خزمەتتانە، بەوردی لەگەڵ ما بن، بەوردی لەگەڵ قورئانە بین، بزان خوای متعال چیمان پێ فەرمێ. واقعی ئەمڕۆی من و تۆ ئەمەیە بەڕاستی، هەر چاکەیەک دەکرێت گشتمان ئەڵێین ئێمەی ئازایی خۆمانە، ئەگەر ئێمە نەبین وا ئەبێ ئەو ێژێ ئەگەر من نەبم ناڵێ خوا. هەموومان کشمان لە فکرمان چووە بەخوا موچەکە نەبێ لە برسان بین، دەوامەکە نەکەم نابێ، فڵان نەبێ. ئەی خوا، ئەی خوای متعالیشی چییە؟ گشتمان ئەپاڕێینەوە لە بەندەی خوا، ڕاستەوخۆ ناپەڕێینەوە لە خوا. جارجار خوای گرێتەوە ئەڵێ بەندەکانم من خواتانم، بابتان خۆم خەمە فکرتان، وریابن نەچن بەلایەکی ترا، بە ڕێگایەکی ترا، وەش بکەنەوە، بیرکەنەوە. ئەوە تا باران نابارێ. ئایا باران نابارێ؟ شنێکمان خێرمان کردووە،
تخوا چنێکمان خوێنمان ڕشتووە بۆ خوا حیوانێکمان هێناوتمان خوایە لەبەر خاتری تۆ خوایە ئەمە بسم الله الله ئەکبەر سەریە بڕم خوایە یان لەبەر خاتری تۆ کە باران ببارێ چنێکمان وای کردووە ئەوانەی کە هەیانە ئەوانەی کە صاحبی بڵێن حیوانداری ئەکەن ئەمجا ئەم دیمی بینە دیمی ئەیدی و ئەوانەی کە ئیمکانێتی پارەیان هەیە چەنە خەیریان کردووە لەم هەفتە دوو هەفتە چەنە خێرت کردووە بە ئەندازەی خێرەکەت خوای گەورە هەورەکە دێرێتە ئاسمان و دەیبا هەلە پێشینانە وتیانە شتێکەیە ئاوا ئەڵێن وتیانە کابرایە نوێژی کردووە یان وا بزانم شتێ وتێتی بە ئەندازەی پارەکەتان ئاوا بوو کەواتە ئێمە چەندێک گەڕاینەتەوە بۆ لای خوای متعالیش ئەوەنە لەگەڵمانایە بەڵام ئەگە بە جوانی بە ڕێکی بە باشی بگەڕینەوە بە تەئکید خوای گەورە کەس مەئیس ناکە لە ڕەحمەتی خۆی ئەمجا فەرمێ وئین تصبهم سەیئەة ئەمجا ئەگەر تاوانێ و سەرپێچیە و خراپە و خراپەکاریە کرا هەموویان چین يطيروا بموسى أيدنا باو بيغمري خوا كموسى عليه السلام أو موسى وإليه كردين أجا موسى نبوايا أجا فلان كس نبوايا تشاكا چونك تشاكا كان ابن خراب لو زمانا أجا أوان نبوايا أوا أبو جيان من خوشتر أبو تشاكتر أبو باشتر أبو عكس كيلي دي أمانش بني إسرائيل ألين أجا موسى نبوايا أو خرابانا نعبو نعوذ بالله ومن مع أوشي لقل آيتي ئەمڕۆ لە وڵاتی من و تۆدا ئەوەی دەستی پاک بێ خاینە ئەگەر وانە دوای پێم بڵێن چونکە جومعەیە ناتوانین جوابی یەکترینە ئەوەی دەستی پاک بێ خەڵک حەزی لێ ناکە خیانەت نەکا غەش نەکا فێڵ نەکا بەرتیل وەرنەگرێ لەم وڵاتەی من و تۆ کەس حەزی لێ ناکا بە عێراقەوە هەمووی ئەڵێم لە هەموو وڵاتەکانیش ئەی ئەو دەستەی کە دەسە بڕێ کە شان لە بنا بڕێ کە دزی ئەکا کە خیانەت کە هەموو شتێکەکە ئەوە پیاو چاکە ئەو کاتە پەروەردگارەگە باران بگرێتەوە لێمان تاوانی کێ تاوانی خۆمان نییە چونکە خۆمان بە خەڵکی خراپ بەڵێین باش بە باش چەڵین خراپ بەنی ئیسرائیلی شەرەمەی وت هەر شتێک چاکە بوایە ئەوەندی خواکەمانە خوایان کێ فیرعەونە ئەوان لەوە دێ هەر شتێک کە خراپ لە ئەسڵا لە دینە بەڵام هەر شتێک خراپە بوایە ئەوەنداوە پاڵ موسا عەلەیهی سەلام و لەگەڵی داوەی بوایە إنما طائركم عند الله ولكن أكثرهم لا يعلم بلام زوريني نازانن خوان ددن لنزانين يا نازانن يا خوان ددن لنزانين أبي إنساني مسلمان أما بزاني أما پروردگار القرآن دا أهوا أما جاءك أبو من هو كار چی خواهی پروردگار چند تاوانه که درگاه آسمان اگره ایمان دارن ئیسە تاوانەیە بچووکە بەڵام هەندێ تاوانەیە ئاسمان دەرگای ئەگرێ با هەور بێ بەڵام باران نابارێت چونکە دەرگایەکمان بۆ کردووە لە حەوت تەبەقەی ئاسمان یەکێ لەوانە چییە زەکات ئەو کەسانەی وا زەکات نادەن وا ماڵیان هەیە وا زەکات نادەن ئەوە بێتە دەرگایەک ئاسمان ئەگرێ نایلێ چی باران باری چەنە لە وڵاتی من و تۆدا چەنەها خۆمانە بیسیم بەگوێی خۆمان من بڕانجی شانی خۆم دەرم کردووە خێرە ئەوە نەپارە بدەم وا ناڵێ زۆرینێ وا ناڵێ بەڵێ وایە کەواتە ئەمە یەکێ لە مانعی بارانە یەکێک ئەوەیە کە باران نایە لێ بباڕێ و دەرگایەک دروستەکا لە ئاسمان خوای پەروەردگار پێمان ئەڵێ جل جلاله پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لم ينمعوا الزكاة أموالكم إلا منعوا القطر من السماء يعني قلوبية أو لا أسمان نايل بيت أخواروا پیغمبری خواه فرمی علیه الصلاة والسلام یک گلوپا نایه تخواروا و یک گلوپش سوز ناکا لسر زوی نایه لیه پرودگار چونکه بو حقی هجار و ندار و لی قوماو فوتاو بدستی دولمنا استاذ این چی ظروفی که منو تو آینتی آئی ایش لو نما ایمان دارد لو خطرتر اوانی که پیاوان نی آفرتن دولار و جنابتا اوانی هتیانه اگر منو توی مسلمان خیری پی نکن کەسانێک لە دوور لە ڕوو جەنابتان بێئەدەبی نەبێ ئەوانەیشی کە دوور نین لە خوا و خوای گەورە پارەی پێداون ئیمکانێتیانەیە ڕوو لە خوان بەڵام غەیریەوە ئەڵێ پێی خانێک لە دەمێ بکرێ نەعوذ بالله پارەکە لێ ناسێنم ئیلا شەوێ لەگەڵ ما بخەوی چەنەها ئەمە هەیە
زۆر یان چی لەوە زیاترش ئەبێ کچەکانت تەسلیمم بکەی ئەمجا خانی کرێکت پێدەم یان پارەی کرێکە لێ ناسێن. سبحان الله. ئەو ئافرەتانەی زۆر جار بێکەسن بێلانن سێرەکەی بەکارەهێنن بۆ ئەم مەسائلانە ئیمانداران. بەڵام من و تۆیە ئەگەر دڵمان بستێ خێر بکەین. ئێمەش ڕەزیل دوو لە ڕوو جەنابتان زۆری نەمان ڕەزیل ێژین هەر تەواو نەبوو وازانین گشت بزێەوە خۆمان تێرە ێژێت تێرە ئاگەی لە برسی نییە ئەمڕۆیە مە خۆم تێرم ێژم کوڕە بابە کێژە وایە کێژە نیەتی کێژە وا نییە خۆی ڕاستە چاک و باش یعنی خراپ و باش تێکەڵ بووە بەڵام لەگەڵ ئەوەدا زۆرە ئەوانەی خاوەنی نەفسی بەرزن بە تایبەتی ئەوانەی کە کەسیان نییە. خاڵێکی تر لەوان الكبرياء على خلقي بالمال والأموال ئەوانەی پارە و پولیانە پوز لێدەن کابراوەتی تەکەبڕن لوتیان بەرزە ئەبێ بشتە خزمەتیان هەندێکیان گشتیان نا ئەوەی ئەمڕۆ پارەی بێ لێی بقەومێ کۆڵان و گەڕەک و شار جێی نابێتەوە بۆ ماڵ سەردانی ئەوەی پارەی بێ ئەمڕۆ ئەگەر یەکێکی بمرێ سەیارە بەر ناگرێ ئەوەی هەژار و نەدار و لێ قەوما و بێ کەس لێی ناپرسێ تخوا ئەمڕۆ نییە تخوا ئەمڕۆ نییە بەخوا ئەمڕۆی. ئیمانداران ئەبێ ئێمە بزانی خۆمان چیەکەین ئەڕوا 3 ڕۆژ ئێسێتە پاوە 6 ڕۆژ ئێسێتە پاوە بەس بۆی فڵان کەس بیبینێ بێژە دەستە خۆش بێ ناچێ لەبەر ڕەزامەندی ئەڵڵا ئەو خوایی کە دروستی کردووە لەبەر خاتری خوا بچێ بۆی خوا بێژێ دەست خۆش بێ دەستخۆشیە بەندەیەک لای زۆر گەورەترە لە دەستخۆشی خوا نەعوذ بالله. ئیمانداران ئەبێ ئێمە بزانین ئەمڕۆ حەسابت ئەکرێ بە پارەت نەبوو حەسابت نییە ناو مەجلیسا قسەت ناڕوا کەس حەساب بوو مەناک فڵان کەس کورە بابە هەل ئەسڵەن ئەوانەی کەوا بەرزن هەر ناتخوێننەوە میمۆرەکانی تۆ ناخوێنێتەوە و حەسابش بە تۆ ناکە بە دەرەجە 2 و 3 دانری ئەبێ وریابن ئیماندارن وای لێ هاتووە کیبر و تەکەبڕ لوتبەرزی بەو ماڵەی کە خوادایەتی نازانێ و ماڵە ئەمڕۆ لایەوە سبەینێ نامێنێتەوە و دەڕواتش. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە فەرمێ یەکێکی تر لەوانە سەبەب ئەوەیە کە ئینسان لوتبەرزی لە ناو مسلماناندا زیاو بوو ئەوێتە سەبەبێتی و دەرگایەکی تر ئاسمان دەگرێت. دەرگای سێهەمیان انتشار الفساد بين الناس جا چی نییە لە خراپەکارەی ئەمڕۆ ئەوەی دوو لە ڕوو جەنابتان ڕێگا دراوە بە هەموو شێوەیەک بۆ خراپە و خراپەکاری لەوێ ئازادی و ڕەهایشی پێدرابێ ئەزانن ئەگەر شتی خراپ ئەگەر فەساد ئەگەر شتی خراپ لە ناو خەڵگا زیایی کرد مەڵێ من نوێژەکەم با من نەڵێم وەڵام من ئیمام و خەتیبم تۆ مەڵێ وەڵام من گشت ڕۆژە 5 وەختام لە مزگەوت بەخوا ئەو لا ئەی لاشە بڕێ بەوە نییە ها وریابن ئەو لا ئەی لاشە بڕێ ئەگەر دەستی خراپەکاران نەگرین هەمومان نقمە بین ها ناو سەفینەیەکە دنیا وایە ئیتر لە دنیادا ئەگە چاکە و چاکەکاری زیایی کرد بەرەو ئاسمان ڕۆیشت خوا ڕەحمان لێکە یا ئەگە خراپە و خراپەکاریمان جێهێشت کە خۆمان داوامان کرد ئەو کاتە چیە بێ ئەو کاتە وەک کوڕەکەی نوح عەلەیهی سەلاممان لێ دێ وتی منە چمە سەر جەبەڵەکە کورە ئاو ناگەیەتە من وای زانی لەخوا عاسیە بێت نەعوذ بالله چنێ باوکی بانی لێ کرد بەس نهات خوای گەورەی لە تۆ نییە کەواتە ئیماندارانی بەڕێز ئەبێ وریابین فەساد و فەسادکاری هەوڵ دەین هەر شتێکەیە خراپە ئێمە دەستمان بگەیە پێی نەیلی خراپەکە ڕوودا دەستی ئەمە کەیانەوە کە بگرین. خاڵی چوارەمیان فشو الذنوب المعاصي والمجاهر بها گوناح ئەبێتە شتێکی ڕەها پاڵەوانی پێدەکرێ ئەها ببینێ لە تەلەڤیزیۆنەکان ئافرەت دێنن هەموو گیانی ڕووتە خۆی عەرزەکە مسلمانانش لە ماڵۆ دانیشێ یان دوای دەستە خۆش بێ لە خوارەوە نووسێ شتی ترش کابرا بۆ هەموو شتێک هەموو شتەکانی تر نابێ ئیماندارە نابێ ئێمە لە مزگەوتا یەکەم نەفەر بین لە شوێنە خراپەکانشە یەکەم نەفەر بین ئەمە کامەی ڕاستە من تێ ناگەم ئەبێ لە خۆمان ببرسین کامی ڕاستە وەک کابرامان لێ نەیەوتی چوو بۆ مزگەوت بینی هەرەو شەخصەیە
چوو بۆ شوێنەکانی تر لە باشە و لە خراپەرەوە وتی کابرا تۆ لە کامنیت وتی با بە هەمووی جێگای خۆی ئەگرێ بەخوا هەمووی چێتە ناو یەک قەور خۆ ناچێتە دوو قەور و هەمووشی یەک پرسیارە خۆ دوو پرسیار نییە ئیماندارە چوارەمیانەوەیە بە ئاشکرا گوناح و تاوان و سەرپێچی ئەکرێ زۆر ئاساییە گەورەترین گوناحەوەیە تەنانەت گەیەتە ئەو ڕادەی خەڵکەیە دوو لە ڕوو جەنابتان بۆی بزانین ئێمە هاین لێواری مەرگە لەوەی ئەوە ئەو شتانە نەبیسن بە ئوموری ئەوەی ئیشەکان دێ یعنی وای لێ هاتووە ئەبینیت لە ژیانی ئەمڕۆی من و تۆدا هەندێک شتێ لایق نییە باسیکەی خۆشایەتە یعنی لایق نییە باسیکەی ئەمە نەشتەکە مەقبوڵە ئەوە نەشتەکە خراپە بەڵام ئەبێ وریابین لەگەڵەوەدا ئەبێ وریای خۆمان ماڵ مناڵ کوڕ گەنج کە کچمان کوڕمان هەمووی ئەبێ ئاگامان لێبێ تۆ تەماشاکە ومازانین نەفەرێ دوو نەفەر سێ نەفەر خراپە وان نییە ئێمە گەرگشتمان چاک بین ئەو دوو سێ نەفەرە شەرمەکەن لە خۆیان خراپ بن ئێژن عیبە چۆنە بێ من خراپمە ئەو خەڵکە گشتی باشە ئەی ئەگەر ئەو خەڵکە خراپە ئەو شێژە بەخوا دیارم پێ زۆر باشم با خراپە بکەم ئەمڕۆیە ئیمانداران ئەبێ وریابین لەوەی کە ئینسانی مسلمان ئینسانی بڕوادار ئەو کاتە ئەگەر وای لێ هات گوناح و گوناحکاری لەناو خەڵکا زۆر بوو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتە وای لێ هات کە ئینسانی ظالم ئەوەی ستەمکارە کە زوڵم و ستەمی بۆ خۆیەتی ئەمجا فەرموویان ئەبوو هورەیرە فەرمووی وەڵڵاهی ئەوەی ستەمکارە نەک زوڵمی بۆ خۆیەتی بۆ هەمووی دەوروبەرەکەی خۆی شێوێت ئەمجا فەرموویان حتاکم وای لێتێ ئەمەنە ئەو کەسانەوە گوناحەکەن ئەو حەیوانی گویان کە ئەو حەیواناتە ڕوو ئەکەن لە خواڵێن خوایەن ئەڵێن ئەی پەروەردگارە بە سەبەبی ئەمانە بە هۆکاری ئەمانە خوایە تۆ باران نابارێنی بۆیان دوعای شەڕەکەن لە بەنی ئادەم دوعای شەڕەکەن پێغەمبەری خوا فەرمێ لە ئینسانەکان لە مرۆڤەکان ئەو حەیوانانە ئیستەگە دەمیان بووە زبانی قسەیانە کرد لەگەڵمانە چەندێ داماون لایونات بینی قاپی ئاو دانەی لە ناو حەوشا گڕگڕ دێن بەس بۆی لوقمەی ئاو بخواتەوە ئەو هەموو ئاسکانە لەو چۆڵانە دێن بۆ ناو شار بۆ دێنەوە نێزک بۆی تکێ ئاو بخۆن ئێمە گشتێ کوژین بەچکەکە لە زگیای کوژین بەزەیمان نەما تڕندانە وازانی ساڵانی هێشتا لە برسا مردینە گۆشت نییە ئیمانداران ئەبێ ئێمە مڕاجعەی خۆمان بکەین بۆی خوای گەورە ڕەحمان پێ بکە بۆی بارانی بە ڕەحمەت بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە بیکەین لە خەڵاسەی کەلامە لەوەی وتارەکەمان درێژ بێ بەڵام پێویستەکە یەکەمیان ئەوەیە لە خزمەتتانە بە کورتی زۆر ئەڵێم یەکەمیان ئەوە بە قسەی خوا بکەین دووەمیان ئەوەیە ئیستیغفاری زۆر بکەن ئیمانداران بەردەوام استغفر الله لەسەر زبانتان بێ پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەرە نازدارە کە گوناحی نەبووە کانە خلقه قورئان ڕۆژانە 100 جار 70 جار استغفاری خوای کردووە ئەی من و تۆ ئەبێ مەلایکەم 170 بکەین 100یان 70 ئەگەر نابێ لەوە کەمتر بێ خواگەر لە سونەتش بێگەرەوە بێ چی جا زیاتر بێ باشتر و چاکترە تەوبە بکەین پەشیمان بینەوە لە تاوان لە گوناح لە سەرپێچی دوعای زۆر بکەن ئیمانداران دوعا قاپی ئەکاتەوە مصیبەت لە ئادا دوعا زۆر شتەکە دوعا بە کۆڵ بکەن خوا دوعایە مەکەن دڵتان لای نەبێ ئەو دوعایە ناڵێم ئەو دوعایە خوا ناوێتی لە ماڵە دانیشی بچۆ غورفەیەکەوە دوور کات نوێشکە دەست بەرشکەرەوە بە کۆڵ وەک منداڵ بگیری داوا بکە خوایە بارانمان بۆ ببارێنی ئەوە گرنگ نەک لە بەردەم خەڵکیا بۆ ڕیایی ئەمە نا بینی خۆت و خوا نیمەی شەوەڵەسی لە پێشی بانگ ئەو کاتە باشترین وەسیلەیە داوا بکە دوعا بکە بەخیل مەوە ڕەزیل مەوە لە دوعا چی تێچێ خۆپارەی تێ ناچێ وامان لاتە تاقەتی دوعامانش نەماوە خێر بکەن سەدەقە بکەن خێر بەردەوام بکە بۆ ماڵت بۆ مناڵت بۆ کەس و کارت بۆ ئەوانەی کە نیانە چووکە سەدەقە بێتە مایە ئەوەی کە چی خۆی گەورە بارانمان بۆ ببارێن گەردن ئازایی دڵمان پاکەینەوە بەرامبەر یەک دنیاوە نایێرێ وازی لێبێنن هەمووی ئیمانداران دڵمان زۆر گەورە بێ زۆر ئاسایی بێ لامان هەموو شتێک ئەو کاتە ئێمە بینە کەسێکی چاک و باش خۆی گەورە ڕەحم بە مولایەتمان بکە و عاقبەت خێرمان بکە